بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ماوەی 30 ساڵە باز لە حیکایەتەکانی ڕاپەڕین و دەستکەوتەکانی دەکرێت. بازە دەستکەوتی ڕاپەڕین سیستەمی حکومڕانی دەستکەوتەکانی حکوومەت. بازەوە دەکرێت گەلی کورد ڕاپەڕینی کرد و توانی لەژێر دەستی ستەمکاری یاخود ڕژێمێکی خوێنڕێژی مستەبید ڕزگاری بوو. بەڵام ئەوەی کە باز ناکرێ و کە بە کەمی ئاماژەی پێکرێ باس و بابەتی کوردبوونە. گەر لە ڕابردوودا کوردبوون بریتی بوو بێ لە نکولیکردنی زمان و چەسانەوەی نەتەوەی و هەروەها خوێنڕشتنی کورد و قەقڵ و عامکردنی ئەوە لە ئێستادا لە دوای ڕاپەڕینەوە باس و بابەتێکی تری گرنگە. ئایا کورد بۆ خۆی لە دوای ڕاپەڕینەوە توانیوێتی شوناسێک بەرهەم بێنێ بە ناوی شوناسی نەتەوەی یاخود شوناسی کوردبوون؟ کوردبوون چییە؟ تا ئێستا ئێمە خاوەنی ئەوەین کە بتوانین بڵێن کوردین. کورد بەواتە معریفە فکرەکەی نەک بە واتایی کە قسە لەسەر زمان و خاک و جوگرافیا و سنوور بکەین. کورد خاوەنی مێژووکی دوور و درێژە، قوربانێکی زۆری داوە، لە ناو ڕووداوەکاندا ژیاوە، دووچاری چەسانەوەی نەتەوەیی زۆر بۆتەوە. بەڵام ئایا توانیوێتی ئەمانە تەوزیف بکە بۆ ئەوەی کە ناوی بنێت کوردبوون یاخود شوناسێکی نەتەوەی لە کاتێکدا 30 ساڵە حکمی خۆڕێبەری لە باشووری کوردستانەیە؟ لە حکوومەتی عێراقی یاخود لە دەستوری عێراقیدا باز لە ئەمری واقعی هەرێمی کوردستان کراوەکو دیفاکتۆیەک. ئایا بۆ خۆی نوێنەرانی کورد لە بەغدا توانیویانە نوێنەرایەتی ڕاستەقینەی نەتەوەیەک بکەن و پێ لەسەر مافە نەتەوەیەکان داگرن، لەسەر خاک، لەسەر جوگرافیا، لەسەر شوناسی کوردبوون لە عێراقدا وەکو نەتەوەیەکی هاوبەش لە عێراقدا یاخود نەتەوەیەکی بێدەوڵەت؟ هەوڵ دەدەین ئێمە لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین کە بریتیە لە کوردبوون لە سەردەمی گۆڕانکاریە خێراکاندا، بە میوانداری بەڕێز دکتۆر نەجاتی عەبدوڵڵا کە خاوەنی چەندین کتێبی مێژوویە لە بواری وەرگێڕان و نووسیندا و کارێکی زۆری لە ناو مێژووی کورد و شوناسی کورد و کوردبووندا کردووە. فەرموون پێکەوە بینەری بەرنامەی مەودا بن. بەڵێ مەودای ئەم جارەمان مەودای کوردبوونە یاخود شوناسی کوردبوونە لە دوای 30 ساڵدا حکمی خۆڕێبەری و ڕاپەڕینی جەماوەری گەلی کوردستان. دکتۆر نەجاتی ئێمە خۆشحاڵین بۆ ئەم دەرفەتە، بەڕێزی وەکو پسپۆڕی بواری مێژوو و ئیشت کردووە لەو بوارە کە زیاد لە 50 کتێبی نووسین و وەرگێڕانت هەیە. پێم خۆشە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست قسەیەک لە سەرەتای کوردبوون یاخود کوردبوون لە ناو ترادیسیۆن و لە ناو مێژووی سیاسی و فکری و معریفی ئێمە بزانین چ مانایەکە دێنێت. بەڵێ زۆر سپاس، بەخێربێن، بەخێراتنتان دەکەم. سڵاو و خۆشەویستین بۆ بینەرانی بەڕێستان، سڵاو لە قوربانیانی ڕاپەڕین، سڵاو لە یادی ڕۆژە پیرۆزەکە، بەخێربێن سەرچاو. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ سەر کوردبوون بە مانای سیاسیەکەی بەڕاستی ینی دیاردەیەکی نوێیە، هەمووی 100 ساڵێک نابێ کوردبوون پەیدا بووە. یانی ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەوە بگەڕینەوە سەر کوردبوون دیاردەیەکی نوێ، هەمووی لە سەرەتای سەدەی 20ەمەوە کوردبوون دەست بەوە دەکاوە ئێمە پێناسەیەک ناسنامەیەک بۆ کوردبوون دروست بکەین. ڕاستە کورد وەک نەتەوە لە ڕووی مێژوویەوە هەبووە و بەشداری لە ڕووداوەکان کردو لە هەموو سەردەمەکاندا کورد هەبووە، بەڵام کورد وەک نەتەوە وەک بە مانا سیاسیەکەی کەەوە هاتبێتە سەر شانۆی سیاسی هەمووی دیاردەیەکی نوێ، هەموو 100 ساڵێکە بە ئەم 100 ساڵەیەش بە بەردەوامی نەبوو بڵێ بە دیاردەیەکی بەردەوام بێتە بە قۆناغی پچڕیتە لە مێژووی کووردا، دابڕان هەیە، جینۆسایت هەیە، لاپەڕەکان هەیە. ینی ئەم بەستم ئەوە مێژووەکی بەردەوام نەبوو ئەم 100 ساڵش، ئەم 100 ساڵش دابڕانی تێدا هەبوو. بەڵێ ئەو قۆناغانی ڕابردوو کە باز لە مێژووی کورد دەکرێت بە تایبەتی ئیمپراتۆریەکانی ناوچەکەەوە نێودەوڵەتیژە ناوچەکەدا هەبوون و کورد کەوتوتە ژێر پۆستاڵی سەربازی ئیمپراتۆرەکان. ئەکرێت چۆن بازی لە کوردبوون لە مێژووی کورد بکرێ؟ من کوردبوون لە نێوانی دووکەوانە بەو واتایە ناڵێم، یعنی بەواتایە ناسیۆنالیزمەکە یاخود واتە نەتەوەیەکەی کە ئەو باسە وشەی ناسیۆنالیزمەکەن وەڵان وشەیەکی پڕبەپێسی خۆشێتی لە ناو نامەی ماستەرەکەتانە باسیەکەن. بەڵام بەو واتایی کە کوردبوون لە ڕابردووە تەڵەن جۆرێک لە نکولی لێکراوە چەسانەوەی نەتەوەیشەوە. ئایا ئێمە ئەکرێ ئەو قۆناغانەی ڕابردوو ئێستا باست کرد هیچیان ناو بنین کوردی بەڵام کوردبوون بەڵام دووری خەینەوە لە ڕەهەندە سیاسیەکەی؟ بەڵێ کورد هەبووە لە هەموو سەردەمانێکەکەدەوە، بەڵام لەبیرت نەچێ ئەمە مێژووی کورد لە دەورانە کۆنەکاندا مێژوویەکی لۆکاڵ بووە، مێژوویەکی ناوچەی بووە. ینی ئێمە وەک نەتەوەیەکی ئاوامان نەبووە، چوارچێوەیەکی نەتەوەییمان هەبێ
وەکو ئەوانەی کەوا وەکو نەتەوەی فارسیان وەکو تورک بتوانین ئەم چوارچێوە گەورەیە ئێمە لەناو چوارچێوەیەکی گەورەدا کوردبوون هەبێ. کوردبوونی ئێمە لەناو ینی پێناسێکی پارچە پارچە بووە. یعنی ڕاستە ئێمە کورد هەبووە، کورد لە دەورانی ئیسلام هەبووە، لە پێش ئیسلام هەبووە، لە سەردەمی یۆنانیەکان هەبووە، تا لە ئیمپراتۆری عوسمانی هەبووە. بەڵام ئەمانە هەڵگری ناسنامەیەکی پارچە پارچە و وتکرا بووە لە شوێنی جوگرافی بەرتەسکدا بەوە بوونە. بەڵام دوزار ئێمە لەم سەردەمەدا کۆی هەموو ئەم مێژوانە بە مێژووی کورد حیساب دەکەین. باش کاتە ئێمە کەواتە کە پارچە پارچە بووە ئەوە لە بۆچوونەکانی بەڕێزت خوێنرێتەوە کە کوردبوون بەسراوەتەوە بە چوارچێوەی دەوڵەتداریەوە. هەر ڕێک وایە بە تایبەتیش بە دەسەڵاتەوە. تۆ کە دەسەڵاتت نەبوو ناتوانی ناسنامەی خۆت فەرز بکەیت. یعنی کورد لە هیچ کاتێک لە سەردەمەکانە دەسەڵاتی نەبووە، هەمیشە لە ژێر دەسەڵاتی داگیرکەراندا بووە. بۆیە ناسنامە کورد ناسنامەکەی سڕاوەتەوە، یان ون بووە، یان ئەگەر نەشیان سڕاویتەوە کاریشان بۆ سڕینەوەی نەکردو، بەڵام بەکاریان نێناوە. بۆیە تۆ زمانت بەکار نەهاتووە، بۆیە تۆ زاراوەت نییە، بۆیە تۆ زمانێکی یەکگرتووت نییە هەموو خەڵکەکانی بەیەکەوە بەئاخفن. ئەمە دوزار وا دەکا ئێمە ببین بە بەشێک لەو دەسەڵاتانەی کە تێدایە. مەسەلەن کورد لە سەردەمی هەر داگیرکەرێکدا، لە سەردەمی یۆنانیەکاندا، لە سەردەمی ساسانیدا، لە سەردەمی عەباسیدا، لە سەردەمی ئیمپراتۆریای عوسمانیدا بەشێک بووە لەم دەسەڵاتە و وەکو کۆنتترۆل کراو بووە، ینی دەسەڵاتی بەدەست نەبووە. کە تۆ بە دەسەڵاتت بەدەست نەبوو ناتوانانی سیادەی خۆت و ناتوانانی زمانی خۆت فەرزکەی بەڕاست. ئەگەر ئەمە بینەوە بۆ ڕابردوو تۆ لە پێشێکی بەشێکی ماستەرنامەکەشدا کە بازە کێشەی کورد و کوردبوونەکەی بەسیتەوە مەسلەی فەرهەنگ و مەسلەی مێژووی ڕابردووە، ئایا بۆ خۆی ئەمە لەناو کەلتور و لەناو مێنتاڵێتی عەقڵی تاچی کوردیە ئەم هەستی خۆ بە کەمزانین بۆ یاخود کورد بۆچی وەک ئەوتێ جەنگاوەرێکی ئازابوو، بەڵام بۆچی نەیتوانیوە شوناسی کوردبوونی خۆی بسەلمێنێ؟ نا تۆ سیرکە، ینی فەرهەنگ زۆر گرنگە. یەکێک لە بنەماکانی دروستبوونی نەتەوە ناسیۆنالیزم بەڕاستی فەرهەنگە. فەرهەنگ بە مانای بەو مانا قوڵەی کەوا لە جیهاندا هەیە. ئەنێ ئێمە ئەگەر تۆ تەمەشای فەرهەنگی کوردی بکەیت، ئەگەر تەمەشای کولتوری کوردی بکەیت، دەبینی لە چاو نەتەوەکانی تر و لە چاو دراوسەکانمانە فەرهەنگێکی لاوازمان هەیە. ئێمە یەکەم مێژووی کتێبی کوردیمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1899. ئەویش مەولودنامەیەکە لەلایەن مەلا ئەحمەدی خاسی لە دیاربەکر نووسراوە 32 لاپەڕەیە. ئیدی لەبەرەوە بیگرە تاوەکو ساڵانی 58 تاوەکو شۆڕشی تەمووز هەموو کۆی هەموو کتێبی کوردی خۆی لە 6 تا 7 ئەوانەی شەرەفخان لە ئەمانە دەستنووس بوون. ئەمانە دەستنووس بوون. باسی کتێبی چاپکراو دەکەم، چاپەمەنی دەکەم، باسی چاپەمەنی دەکەم. خۆی سیرکە کە ناسیۆنالیزم لە ئەوروپا سەری هەڵدا، لە ڕێگای یەکەم جار لە ڕێگای زمانەوە سەری هەڵدا. پێشتر لە ئەوروپا زمانی باو زمانی لاتینی بوو، بەڵام کاتێک کە چاپەمەنی داهات ئەم گۆڕینی ئەم شێوە زمانە لاتینیە لە بۆ زمانە مەحەلیەکان، ئەوەی مەسەلەن ئیتروا واکرا ئنجیل و ئەوانە بە زمانی فەڕەنسی چاپکرێتن ساڵی 1970 و قسوور شتیوا بوو، بە ئینگلیزی چاپکرێشان و گەریەکان چاپ بکرێن. ئەمانە چاپکردنی ئەم کتێبانە بە زمانە ئەمانە بوونەتە پاشخانێک بۆ دروستبوونی نەتەوە و دوزار بۆ دروستبوونی ناسیۆنالیزمێکی ئەم نەتەوانە. بەڵام بەداخەوە لە ڕۆژ هەڵاتدا هەرچەندە لەناو ئیمپراتۆری عوسمانی و ئێرانە چاپبوون دواکەوت، لێمە 10 جار دواتر دواکەوتین لەم کاروانەدا. تۆ پێشتر باس ئەوەتی کە کوردبوونیا بەشێکی شوناس بە دەوڵەتداریەوە بەسرایە، بەڵام ئێستا هێما بۆ ئەوەکەی ئەی بەسیتەوە بە چاپەمەنیەوە. بۆ چاپەمەنی بۆ وشە و نەگرنگە؟ بەڵێ وشە زۆر گرنگە. یەکەم جار نەتەوە لەسەر کاغەز دروست دەکرێت. یعنی ئێمە هێشتا نەگەیشتینەتە ئەو قۆناغەی بتوانین نەتەوەی کورد لەسەر کاغەز دروست بکەیت. یعنی تۆ ناتوانین نەتەوە دروست بکەیت ئەگەر دوجار پاشخانێکی فەرهەنگیت نەبێ، ئەگەر پاشخانێکی کولتوریت نەبێ. لە ڕێگای ئەمەوە تۆ دەتوانی کۆمەلگایەکی خەیاڵی دروست بکەی هەر لە ڕێگای کاغەزەوە. دوزار لە ڕێگای کاغەزەوە کە تۆ نەتەوە دروست کرد لە ڕێگایەوە دواتر دەتوانێت نمایش خۆی بکاتن لە سەحنەی سیاسی و لە سەحنەی ئەوەی تۆ باسیەکەی چاپەمەنی 1990 یاخود بڵێن 1998 ڕۆژنامەی کوردستان دەرچوو مقداد مەدحەت بەدرخان. ئایا کۆی چاپەمەنی بە گۆڤار و ڕۆژنامەوە هەموو ئەمانە ئاچێتە ناو توراس و فەرهەنگی کوردیەوە بۆ ئەوەی بێ بە پاشخانێکی گەورەی معریفی بۆ ئەوەی کورد بوون دروست بکات؟ سیرکە پێم خۆش ئەو پرسیارەت وروژان لەبەرەوە دەمەوێت خاڵێک باس بکەم. ڕاستە ئێمە ڕۆژنامەی کوردستانمان هەبووە لە 1998 و بڵاو کراوەتەوە، بەڵام ئەم ڕۆژنامە نەیتوانیوە هیچ کاریگەریەک دانێ. بۆ
ڕاستە 2000 دانەی لێ چاپ کراوە بەڵام لە غوربەت چاپ کراوە ڕاستە خۆی لە پێشەکە دەڵێ من 2000 دانە بە خۆڕایی دەنێرمەوە کوردستان بەڵام وەرە لە هەموو کوردستاندا بگەڕێ یەک ڕۆژنامەی کوردستان لە یەک ماڵی کورد نەدۆزراوەتەوە یعنی ئەم ڕۆژنامەیە دەکرێت بڵێن تەنیا بۆ ئەرشیف بووە تەنیا تۆ ئەوەت ئەرشیف کردووە کەوا ڕۆژنامەیەکی کوردی تەیە بەڵام ئەم ڕۆژنامەیە نەهاتۆتە ناو خەڵکی کوردستان هیچ تاسیرێکی لە ناو خەڵکی کوردستان دانە ناوە جگە لەوەی تەنیا ژمارەیەکە بۆ ئەرشیف مەسەرەن تۆ تەماشاکە ئێستا مەموزینی ئەحمەدی خانی مەموزینی ئەحمەدی خانی ئەگەر لە کاتی خۆی چاپ بکرابایە و بڵاو بکرابایە ڕۆڵێکی گەوری دەبوو لە هۆشیار لە بڵاوکردنەوەی هۆشیارینەتەوەی بەڵام ئەمە تەنیا لە ناو مزگەوتەکان ماوەتەوە تەنیا لە ناو فەقیەکان ماوەتەوە بەدانەی کەمکەم بڵاو نەکراوەوە بۆیە ئەمە ڕاستە ئێمە ئەحمەدی خانی لەم سەدەیەدا باسی دەوڵەتی کوردی بەڵام ئەمە هیچ ڕۆڵێکی نەبووە هیچ ڕۆڵێکی ئاوای نەبووە بتوانێت لە هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵکدا لەبەرەوەی کۆمەڵانی خەڵک هیچ ئاشنا نەبوونەبەوە و نەکەوتۆتە بەردەستیان بۆ ئێمە هیچ دەوری نەبووە هەروە کتێبی کوردیش ئێمە ئەو کتێبانە بە تیراژێکی وا بڵاو نەکراونەتەوە نەکەوتوتە ناو خەڵک هیچ دەورێکی ئاوایان نەبینیوە جگە لەوەی ئێمە وەکو لێکۆڵینەوە وەک مێتودێکی زانستی باسی ئەوە دەکەن یەکەم کتێبی کوردی لە 1999 بڵاو کرد بەڵام ئەم کتێبە چەندە دەوری بینیوە بە زمانی کوردی چۆن هاتوتە ناو خەڵک بەڵام هیچ کاریگەرێکی ئاوای بەجێ نهێشتۆ بەداخەوە بەڵام ئەو پاشخانە گەورەیە چییە باسەکرێ بۆ تۆ باسی ئەحمەدی خانیت کرد مەلای جزیریمانەیە فەقی تەیرانمانەیە لەعین لەناو مێژوەکو باسم کرد ڕاستە بنەم مێژووی و فەرمان ڕەوایانی بەدلیس و بنەماڵەکانی نووسیوەتەوە شەرەف خانی بەدلیسی ئەمانەی نووسیوەتەوە هەروەها کۆمەڵە دەستنووسی زۆری ڕابردوومانێ بۆ خۆی ئەمانە ڕاستە چاپ نەکراون بەڵام بۆ خۆیان هێمانین بۆ ئەوەی کە کورد بۆ خۆی خاوەنی فەرهەنگێک بووە ئەم فەرهەنگەش بۆ خۆی پاشخانێکی شارستانێتی گەورە بۆ لە ڕابردووە بۆی یعنی هەر مەرج ئەوەیە چاپ کرابێت و خرابێتە نێو کتێبخانەکان یاخۆ ڕۆژنامەی کوردستان دابش کرابێت و خەڵک لە ئەرشیفەکانی خۆیان هەڵی گرت من مەبەستم لە فەرهەنگی ئەمانە دەوریان ئەو ئەمانە زۆر گرنگ بوونە ینی ئێمە شەرەفنامەمان هەیە نووسراوەتەوە بەڵام ئەمانە کە تۆ دەسەڵاتت نەبوو دیسان لێ دووبارە دەگەڕێمەوە سەر دەسەڵات کە تۆ دەسەڵاتت نەبێ بتوانێت ئەوە بێ ئەمانە تەنیا لە جوغزی مزگەوتەکان ماونەتەوە لە لای ئەوە ماوەتەوە تۆ دەزانی شەرەفخان کاتێکە ئەو کتێبەی نووسیوەتەوە چەندی تەکلیف کردووە چەند پارەیەکی لەسەر ڕاوەستاوە هەتاوەکە ئەو کتێبەی نووسیوە لەم سەردەمەدا یعنی خەڵکی کوردستان نە ئەم دەسەڵاتەی هەبوو دەسەڵاتە سیاسی هەبوو نە ئەم ئیمکانێتە ئابووری هەبوو بتوانێتەوە ئەو بێ بۆیە ئەگەر ئەم دەستنووس و ئەوانەی تۆ باسی دەکەی کە ئێمە بۆ ئێستا ئێمە سەرۆتێکی گرنگە بەڵام ئەمە تەنیا لە جوغزی مزگەوتەکان ماوەتەوە لە لای مەلاکان ماوەتەوە نەکەوتۆتە ناو خەڵک کولتورەشی دی بەڵام بۆ خۆی لە قۆناغێک شامەلاکان ڕۆڵی باشیان بینیوە لە وشارکردنەوەی خەڵک ئێستا بۆ نمونە ئەمە ئەگە بگەڕێنەوە بۆ مێژووی ڕابردوو بۆ باسی میرنشینی ئەردەڵان بکەین مەستورە خانمی ئەردەڵانی کۆمەڵێک تێکستی شعری هەیەەوە مێژووی ئەردەڵانی نووسیوە کتێبی شەرعیاتی نووسیوە مەجمع الئودەبائی نووسیوە یعنی بۆ خۆی ئەمانە لە سەردەمی خۆیان خزمەتێکیان نەکردووە لە بۆ نمونە ناوەڕاستەکانی سەدەی 19 کە بەر لە ناوەڕاستەکان کۆچی دوایەکە و دواتە دێتە سلێمانی لێرە بەڵێ خزمەتیان کردو بەڵام ئەو خزمەتە نەبووە کەوا بتوانێت دوجار دووبارە کۆی ناسنامەی تۆ وەک نەتەوەیەک پیشاندا کێشەکە لەوەدایە ینی ئەمانە خزمەتیان کردووە و شوێنی پایە گەورەی خۆشیان هەیە بەڵام نەیان توانیوە بەشداری خەڵک بکەن لە سیاسەتە جێ بگرە لە دەسەڵاتە ئەمە زۆر گرنگە خەڵک بەشداری لە سیاست بکاتن ینی تۆ کە دەسەڵاتت هەبوو ینی بەشداری خەڵک دەسەسپێنی لە ڕەنگە لە هەموو مێژووی کووردا ڕەنگە دوای ڕاپەڕین بابگەڕێنەوە دوای ڕاپەڕین ئەو جیاوازەیە بێکەوە خەڵک بەشداری بۆ یەکەم جارە خەڵک بەشداری دەکات لە ژیانی بەر لەوەی بچینە دوای ڕاپەڕین دکتۆر یعنی من هەر ئەمەوێت لەسەر و خاڵە ڕاوەسم یعنی خوێنەوارە یا ئەکادیمیستێکی وەکو بەڕێزێت بە دەیان کتێبت لەسەر مێژووی کوردەیە بۆ ڕاستەوخۆ کوردبوون یا شوناسی سیاسی و نەتەوەی کووردە بەسیتەوە بە فەرهەنگەوە لە کاتێکا کورد کاتێ مێژووی خوێنیتەوە یعنی 1000 ساڵ زیاد بەر لە ئێستا توشکی ڕوودا و کارەسات ڕووداوی ڕوبەڕووبوونەوەی هێزە ناوچەیەکان هێزە نێودەوڵەتیەکان داگیرکاری کوشتن یعنی چەسانەوە نکۆلیکردن لە بوون لە وجود یعنی بۆ ئەم هەموو ئەبەسیتەوە ئەم هەموو دێنی وازی هێنی یەکسەر بازە فەرهەنگ و چاپەمەنیەکەی خۆی فەرهەنگ بەشێکی گرنگی هۆشیاری نەتەوەیە خۆی ئەمە یەکێک لە بنەماکانی هۆشیاری نەتەوەی بوون و کوردبوون لە ڕێگای فەرهەنگەوەیە تۆ لەسەر ڕێگایەکە و دەتوانانی هۆشیاریت بۆ بێ ئەگەر لە ڕێگای فەرهەنگەوە نەبێتن لە ڕێگای فەرهەنگەوە ئەمە دەبەستمەوە من بە دووشت بە فەرهەنگ و دەسەڵاتەوە ئێمە
هەم لە ڕووی فەرهەنگەوە ئەو فەرهەنگ لە چاو دراوسەکان بە فەرهەنگێکی لاوازمانە بوو ئەم دیس کاتێکی دەسەڵاتمان نەبووە کە تۆ ئەم دوو شتت نەبێتن ئەمە یەک لە بنەما سەرچەکانی هۆشیاری نەتەوەییە کە تۆ هۆشیاری نەتەوەیید نەبوو دوزار ناتوانانی نەتەوە دروست بکەیت ئەمە ناسیۆنالیزمە دوزار نەتەوە دروست دەکات لە تیۆرێ تازەکانە بۆیە ئێمە ناسیۆنالیزمی کورد تا ئێستا نەیتوانیوە نەتەوەی دروست بکە من دەتوانم لێرەوە پێت بڵێم تا ئێستا کورد لە ڕووی سیاسیەوە ناسنامەی کوردی لە ڕووی سیاسیەوە لەدایک نەبوو ئێمەمان نەبوو بە ناوی ناسنامەی دکتۆر ئێمە گەرەمان زوونە بەراوردکەین بە ئەزمموی تورک و فارس و عەرەب بۆ ئەوان لەسەر کاغەز نەتەوە و یا بڵێن دەوڵەتیان دروست کرد بەر لەوەی کە ببن بە دەوڵەت یاخود توانیان لە ڕێی هێزەوە لە ڕێی خۆسەلمانەوە لە ڕێی هۆشیاریەوە توانیان بۆ خۆیان دەوڵەتداری بکەن جێبگرا کە تۆ دەسەڵاتت هەبوو ئیدی پێویستت بە زمانە پێویستت بە نووسینە دەسەڵاتداری پێویستی بە زمانە و بە کارجێڕیە و لە ڕێگای زمانەوە تۆ دەتوانی نمایشی خۆت بکەیت و وەگنەتەوە مەسەرەن عوسمانیەکان کە نمایشی خۆیان دەکەن لە ڕێگای نووسراوەکانیانەوە دەسەڵاتیان هەیە هێزیان هەیە نمایشی زمانی خۆیان دەکەن زمان ڕۆحی نەتەوەیە کەواتە ئیزەن کەواتە نەتەوە دەپارێزرێ عەرەب لە ڕێگای زمانەوە لە ڕێگای فتوحاتەوە لە ڕێگای قورئانەوە لە ڕێگای ئەوە توانیوانە نمایشی خۆیان بکەن و ناسنامەی خۆیانیان پاراستووە هەروەها فارس لە ڕێگای شیعەگەریەوە کە ئیسماعیلی سەفەوی یەکەم جار دەوڵەتی سەفەوی دروست کرد دروستبوونی شیعەگەری لە ڕێگەی دروستکردنی زمانێکی تایبەتەوە بۆ خۆی بەڵێ زمانش تایبەتەوە دوازار لە ڕێگای خۆدابڕینەوە لە ئیسلامی سونیەوە توانیان ناسنامەکەواتە ئێمە ئەتوانی بڵێن زمان سنتەرە بۆ بوونی نەتەوە بوونیا بۆ بوونی نەتەوە یا شوناسی نەتەوەی هەر زمان خۆی ینی نەتەوە بە کورتەکەی ئەگەر پێت بڵم زمان ینی نەتەوە ینی ئێستا ئێمە ئەگەر زمانمان لێ زمانی کوردیمان لێ بستێنەوە شتێک نامینەی بە ناوی کورد بوون بەڕاستی یعنی ئێستا تۆ لەگەڵ کەسێک لە ڕەمادیەوە دێ لەگەڵ بەسراوە دە هیچ جیاوازێکمانی ڕەنجی چاومان ڕەنجی پێستمان هەمووی وەکوویەکە ئەوەی تەنیا تاکە شتێک کە جیامان دەکاتەوە ئەویش تەنیا زمانە بەڕاستی زمان و مۆدی ژیان ئەوەی ئێمە پێدا دەژین ئەمە دوو کۆڵگەی سەرەکی ناسیۆنالیزمی کوردە بەڕاستی بە بڕوای تو ئەوەی دوژمنانی کوردیا ئەوانەی کە پێوتێن نەیارانیا داگیرکەرانی کوردستان دیراسەی سایکۆلۆژیەتی کوردیان کردووە بۆیە نکولی زمان و نەتەوەیان لێ کردووە یعنی ئەگەر کە زمان سەرکوت کراواتە سیاست سەرکوتەکرێت دەوڵەتداری سەرکوتەکرێت وجود و کیانی سربەخۆ سەرکوتەکرێت خۆی جێبگرە ئەوان مافی ژیانیان بە ئێمە نەداوە ئەوان تەنیا ئەویان بە ئێمە داوە ئێمە لە چوارچەوەی دەسەڵات و سیستەمی ئەوان دابژین ئەوان ئەو دەسەڵاتی ئەوانیان هەیە ئێمە دەبێت لەژێر ڕێنمایی دەسەڵاتەکانی ئەوان بین دەبێت عوسمانی بین دەبێت فارس بین دەبێت تورک بین دەبێت عێراقی بین ئەوان هیچ ڕێگای ژیانیان بە ئێمە نەداوە تەنیا ژیانێک بە ئێمەیان داوە ئەوە ئێمەیە لەژێر دەسەڵاتی ئەوان بژنەوە ئیلا تۆ ناتوانانی بژی تەنیا ئەویان بۆ هێشتۆتەوە بۆیە یەکەم شەڕی ئێمە شەڕی زمانە ئێمە چۆن بتوانین لە ڕێگای زمانەوە بتوانین خۆمان نمایش بکەین وەکوونەتەوە دووبارە دەگەڕێمەوە سەر ئەوەی بەداخەوە ئێمە نەمانتوانیوە تا ئێستاکە لە چوارچێوەی ذهنێتی خۆماندا وەکوونەتەوە یەکنەتەوە بشین یعنی جێبگرە حد لە ئینگلیزەکان کاتێککە هاتن لە 1970 بەغدایان داگیر کرد یەکەم کێشەی ئەوەیان گەورە بوو نەیان دەزانی سنووری کوردستان لە چێ ئێستاش بۆ ئێمە سەختە سنووری کوردستان ڕەنگە ئێمە لە ڕووی نەتەوەییەوە بەو شوێنەیەکەوە کوردی تێدا دەژی بە کوردستانی دابرێن بەڵام لە ڕاستیدا لە یاسا نەودەوڵەتەکان و لە قانوندا شوێنێک نەبووە سنوورێکی جیاکەرەوە بڵێن ئەمە سنووری کوردستانە ئەمە کێشەیەکی زۆر گەورە بوو بۆ ئینگلیزەکان بەرەو ڕوو نەیان دەزانی سنووری ئێستاش ئەم کێشەیە بە میرات بۆ ئێمە ماوەتەوە بەڵێ ئێمە توانین ئێستا نەقدی ئەو ڕابردووی خۆمان بکەین کە بڵێن خاوەنی هۆشیارێکی فەرهەنگی و کولتوری و زمانی نەبووین بۆیە لە ڕابردووە نەیارەکانمان نکولیان لە کوردبوونمان کردووە ئێمە پێویستمان بە نەقد نییە لەبەرەوەی تۆ نەقدیش ڕابردووشی بکە هیچ ئەوەیەشی نییە ئێمە پێویستمان بە خوێندنەوەیەکی ڕەخنەگرانەیە بۆ ڕابردوو بۆ ئەوی بتوانین سبەینەیەکی جوانتر بنیاد بنێن بەڵەوەی لا تۆ دابنیشی و هەر ڕەخنە بگری لە ڕابردوو هیچ سوودێکی نیە و هەموو نەتەوەکان دوزار وا دەکەن نەتەوەی زیند و ئاوایە ینی شکستەکانی خۆمان و ڕابردووی خۆمان دەبێت دووبارە لە فۆرمێکی دیکەدا بتوانین نوێی بکەینەوە بۆ بتوانین بیکەینە پەیژە بۆ سەرکەوتن بۆ داهات بەڵام یەکێک لە مێژونووسەکان ڕەخنەی ئەوەگرە بازە کوردەکە کە کورد بۆ خۆی یعنی لەناو خۆشیان خۆخۆر بۆ یەکی قوبوڵنەوە بۆن من ڕێکەوتنی کوردی عوسمانی کاتێکە باسەکرێ سوڵتان سەلیمی یەکەم نوێنەرەکەی بنە مەلای ئیدریسی بەدلیسی لەگەڵ کوردەکانە ڕێکەوتنەکەات کوردەکان بە کوردەکان ئەڵێ ژمارەیەک میرنشینن ئێوە سەرۆکێ بۆ خۆتان دیاریکەن سەردارێ دیاریکەن کوردەکان ئامادە نابن یەکێک لە خۆیان ببێ بە سەرداریان
بۆ خۆی پێدوانیە ئەمە لەناو عقلیەتی کووردا لەناو زیهنیەتی تاکی کووردا بۆ خۆی ئەم ڕەتکردنەوەی یەکترا بەشێک بووە لە شکستەکان و پاسیبوونی کۆمەلگای کوردی تاوکو لە ڕووی سیاسی و بەڕێوەبردن و ئیدارەی دەوڵەتەوە بۆ خۆی بەرەو پێشەوە نەچێت. جێبگرە ئەمە زۆر ڕاستە، ئەمە زۆر ڕاستە. ئێمە لە بەرچی نەمانتوانی و ناتوانین یەکگرتوو بین لەبەرەوەی ئێمە تا ئێستا بە فۆرمی نەتەوە بووندا تێنەپەڕیون. ینی ئێمە لە مێژووی نەتەوە بوون مۆدێلێکی تازە نەک بەمانە کۆنەکەشی ئێمە بەنەتەوە بووندادانە ڕۆیشتون. ینی ئێمە لە کوردستانە لە کوردستانی سەردەمی سەفەویە لە کوردستانی سەردەمی عوسمانیدا ئێمە یەک هێزمان نەبووە بتوانێتەوە کاریگەر بێ دەستی بەسەر هەموو ناوچەکانی کوردستاندا بگەڕێ. ئێمە لە جوگرافیایەکدا بوون کە گوناهی ئێمەی تێدانەبە و جوگرافیایکی پارچە پارچە هەرێمی جیاجیا دوورە دەست لە یەکتر نەتوان بێکەوە لەبەر ئەوە ئەمە هێزگەلی جیاوازی دروست کردو، ناسنامەی جیاوازی دروست کردو. جا ئەم ناسنامانە هەم بەیەکەوە پێک ناکۆک بوونە و نەیانتوانیەوە بەیەکەوە هەڵیشی بکەن. ئەمە هۆیەکەیتی. بەڵام ئێمە ئەگەر یەک دەسەڵاتمان هەبە لە کوردستان وەکوونەتەوە ینی وەگنەتەوە بە فۆرمە تاریخەکەی بمانتوانی وایە مەسەلەن دەستی میرێک دەستی بەسەر هەموو کوردستاندا بگەیشت وایە ئەو کاتە ئێمە زۆرێشتر دەبوو دەمانتوانی خۆمان پێی خۆمان باشتر قایم بکەین لەسەر زەوی. بەڵام ئەسا کاتێ بۆمە مێژووی میێرنشینی ئەردەڵانە خوێنیتەوە یا بابانە خوێنیتەوە لە دوو ڕۆ نەق دەکرێن هۆکارێکیانەوەی کە بەڕێزی باست کرد لەبەرەوەی کەوتونەتە ژێرپیان نێوانی دوو هێزی عوسمانی و سەفەوی و هۆکارێکی تریان باسی لە نەگونجانی میرەکانی ناوخۆکە بۆن سەردەمی عەبدوڕەحمان پاشای بابان و مەترسی ئێران و سەفەوی و دانە چوونە پاڵ ئێران و بەرامبەر ئامۆزا و برای یەکتر وەستاون لە میێرنشینی ئەردەڵانیشدا ئەمە بە هەمان شێوە بوو. یعنی من دیسانەوەشمە سەر ئەو پرسیارە بۆ بەڕێزێ پێدوانیە ئێمە بۆ خۆمان ئەوەی لەوانەیە ئێستا ئێمە دێینە سەر ئەو باسانی کە ئێستش بۆ خۆی گرفتەی ناو تاکی کورد و عقلێتی سیاسی تاکی کووردە ئەمە یعنی لە ڕابردووە بە کەلتور ئەمەمان هێناوە کە ئێمە نەمانتوانیەوە بۆ خۆمانەوە بسەلمێنین. ئێمە ڕێکمەوەیم بە باسیەوە دەکەین مەمە گرفتەکەمان لەسەر ئەوەیە مەسلەی کوردبوونە ئایا تاچی کورد هەبوو یاننا کەسێک هە بۆ خۆی بە کورد بزانێ یاننا ئێمە ئەوەندەی خۆمان بە پابندی ناوچەکانی خۆمانین ئەوەندە پابندی بنەتەوە نین کەسایەتی کوردی هەروە بۆ لە بیدا تا ئەمڕۆژ هەروایە ئەوەندەی تایبەتی پابندی خێڵی خۆمانین ئەوەندەی تایبەتی بنەتەوە نین. ئێمە دوجار نەبووینەتە جواتێکی خەیاڵی کەوا بتوانین ڕەمزی هەموو پارچەکان بە ڕەمزی خۆمان بزانین. بۆ ئێمە مەسەلەن دەبینی کەسێک هەر خۆی بە خێڵێک دەزانێتن ناوی پاشگرەکان تەمەشاکە لە نووسەرەکانەوە بیگرە لە پیاوە سیاسەکانەوە بگرە زۆربەی ناوی خێڵە زۆربەی ناوی گوندە زۆربەی ناوی شوێنە. ئێمە نەمانتوانیوە کۆمەلگایەک دروست بکەین هەموو کوردستان خۆمان وادا بنین بە هەموو کوردستان دابنین. سیر کە مەسەلەن خەڵکێکە بەس دیالێکتی خۆی پێ دیالێکتەکان کە پێ دیالێکتر نیە خۆمە 2000 کێشەیەکی گەورە دێمە سەر ئەوەش ڕاستە تۆ نەقدی زمانت کە لە ڕابردووە بەڵام خۆی بۆ خۆی ئێستا زمانی ئێمە بارگاویە بە کۆڵی ئیشکالیات و کێشە ئەمە پەیوەندی بە ناسنامەوە هەیە و پێم گوتی زمان بڕبڕی پشتی ناسنامەیە. ئێمە تو نەمانتوانیوە زمانێکی یەکگرتومان هەبێ بتوانین هەمومان تێی بژین نەمانتوانیوە جوگرافیایەکی هاوبەشمان هەبی بە هی خۆمانی بزانین هەر کەسە تەنیا ئەو دەڤەر و ناوچەی خۆی پێیدا هەیە ئەوەی بە وڵات و نیشتیمانی خۆی بە کوردستان دەزانێت و ڕەمزەکانی تر بە ڕەمزی خۆی بەڕای تو ئەمە تێپەڕانی قۆناغی خێڵ ئەمە کۆتایی پێهێنێت. تۆ باسی ئەوەت کرد ئێسش ناوەکان پاشگیرەکانیان ئێمە ئێستاش لە خۆناغی خێڵدا دەژین بە قوربان. ئێستا خێڵ زیندوو بۆ تۆ بە جۆرێکی تر ینی تۆ سیر کە لەو کۆمەلگا دواکەوتوانە 2000 دیموکراسیت خێڵ زیندوو دەکاتەوە. ینی من دەتوانم پێت بم لە دوای ڕاپەڕینەوە پرۆسیسی دیموکراسی ئەم پرۆسیسێکەوە دیموکراسی لە کوردستان دەدێ ئەمە خێڵی زیندوو کردوتەوە. ینی 2000 تۆ بزانە لە هەڵبژاردننی کوردستانە لە هەڵبژاردننی پەرلەمانە کە دەکرێت سەرۆک خێڵێک کوڕی سەرۆک خێڵێک دەتوانێت 20,000 دەنگ بێنێ بەڵام ڕووناگیرێک ناتوانێت 2 دەنگ زیاتر بێنێتن. ئەمە زیندووکردنەوەی خێڵە بە فۆرمێکی بەڵام پێدوانیە ینی سەردەمی نەتەوە بوون ئەگەر بارگاوی بێ بە کۆمەڵە پێدراوی مۆدێرن و معریفی تازەگەری ئەم دنیا نوێیە ئەوش بۆ خۆی گرفت و بۆ کورد خۆ کورد لە نیشتیمانی کورد لە پەیمانی سایکسپیکۆی ساڵ 1960 لە سەردەمی سەردەستبوونی نەتەوەکان و ساتە وەختی جەنگی یەکەمی جیهانی و بەشبەشکردنی جیهان لە نێوان نەتەوە و زلێزەکانە کورد و چاری زیاتر قەیرانێکی گەورە بوو. ئەگەر لە ڕابردووە لە ڕووی تیۆریەوە کوردستاندا بەشکراوێ بەشێکی بەڵام دوجار لە سایکسپیکۆ چقۆخرێتە سەر نەخشەی کوردستان و وەکو کێک کەرتکەرتەکرێ بەسەر نەیارەکانی. نا ئەس دەکەم مەفهومێکت بۆ ڕاستکەمەوە ئەوش ئەوەیە لە سەردەمی سایکسبی کۆشا لە شتێک نەبووە بە ناوی کوردستان هەبووە ڕاست نەبووە بەڵام نەتەوەی جیاواز دابش کرا بەسەر نەیارەکان جێبگرە کێشەکە لەوەدا ئێمە بەشێکی زۆرمان عوسمانی بووینە وەک عوسمانی سەیران کردوون
ئەگەر بە باشترین حاڵەتەوە کوردی عوسمانی سیرکرا ئەوکەژوە کوردی ئێران سیر کراوە بۆیە جا ئەمە ئەگەر پارچە پارچەش کرابێتن ئەوانە پارچەکرا ئەوان مەبەستیان نەبوو ئەوان ویستویانە ناوچەکە دابش کرد بەڵام ئایا ئەم ناوچەیە دوجار ئەم چەقۆیەکەوە ئەم ناوچەی دابش کردو بە ناو دڵی کوردستاندا داشکاوەتەوە و ئێمەی پارچە پارچە کردووە ئەمە شتێشترە هەموو ئەوانن خۆت بانگەشەی نەتەوە مۆدێرنە ئەکەن بۆ نەتەوە بوون و ناسیۆنالیزم بەشێکی خۆی وڵاتەکانی خۆیان گەیشتن بۆ قۆناغە تاوەکو توانیان دەوڵەتداری بکەن لە خۆراواشە ئێمە باسی بەریتانیا و فەڕەنسا و رووسیا ئەو وڵاتانە کە بە تایبەتی جێ دەستیان دەوڵەت نەتەوەیان نەبوو بەڵام بۆ خۆیان بوو بە مەینەتی بۆ کورد و بەسەر وڵاتە نارەکانی ناوچەکە نیشتیمانی کوردیشان دابش کرد ئەمە واقعەکە خۆ ئەوان ناتون ناوچن بەس هاتبن بڵێن ئێمە دەمانەوە نیشتیمانی کورد دابش بکەن ئەوان هاتون ناوچەکەیان دابش کردووە 2000 تۆش بەشێک بووی لە ناوچەکە بەگەر کەوتوی یانەوان نەهاتون بە تایبەت بڵێن وڵات دێن نیشتیمانی کورد دابەر دەکەن لەبەرەوەی تو ئەسڵەن لە ئەساسا بەشێک بووی لە ئیمپراتۆری عوسمانی بەشێک بووی لە ئیمپراتۆریا ئێران تۆ خێڵگەڵی جیاواز بووی تۆ ینی ناسنامەیەکی تایبەتی نەبووە کۆنتترۆلی زەویەکەی خۆت کردوێ بە ناوی نیشتیمانی کوردستانەوە بڵێ ئێرە سنوورێکت دانرابێت توانی بێت بڵێ ئەوە سنووری ئێمنە تۆ بەشێک بووی لە ئیمپراتۆری عوسمانی ئەوان هاتون ئیمپراتۆری عوسمانیان دابش کردووە جاتۆ بەبەرکەتووی ئەوە بەبەرکەوتووی دابشان کردووە ئەمە شتێکترە بەڕاست بەڵێ سپاس دکتۆر ئێمە بەردەوام بین ناوبڕێ وەرەکەم دوێ ناوبڕەکە درێژە بە گفتوگۆکەمانەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر باسێکت باس کرد بەلامەوە گرنگ بوو بەر لە بڵێن ناوبڕەکە وەربگرن باسی زمانت کرد ئێمە ئێستا لە دوو ئاستا مەترسی زمانەیە بە تایبەتی ئێماگەر کە باسی کوردبوو نەکرێ مەسلەی زیەکیان زمانی ستانداردی کوردیەکیان مەسلەی گۆڕانکاریەکانی دنیا لە سەردەمی گڵۆبالیزەی شنە ئایا ئێمە تا چەند هۆشیاری دەستگرتمانەیە بە زمانەکەمانەوە لەلایەکەوە مەسلەی زمانی ستاندارد ئێستا وای لاتۆ نەوەکانی ئێستا هەموو لە قوتابخانەکانە بە زمانێکی دووەم و سێمە خوێنن وە وشیاری ئەوە نییە هاوڕێم هەیە پرسیارم لێ کردو منداڵەکەی لە قوتابخانەیە هەڵێ ئێستا ئیمتیحانی داڕشتنیشی کوردی بکە دەرناچێتی ئایا ئەمانە بۆ خۆی موتوربە ئەکرێ بەیەکەوە هەم لەلایەکەوە پەیوەندی بە گۆڕانکاریەکان و زانینی زمانێکی دووەم و لە بیرچوونەوەی زمانە ڕەسەنەکە کە زمانی دایکەوە لەلایەکی تریشەوە زمانی ستانداردی کوردی کە لە کوردستانە هەتاوەکو ئێستاوە ڕێک نەخراوە جێبگرە ئەمەیان بەڕاستی ئەمە یەکێکە لە خەوشەکانی ئەم سیاسەتی حکوومەتی هەرێم کە هیچ سیاسەتێکی فەرهەنگی نیە بەڕاستی یعنی ئەم سیاسەتە فەرهەنگی نیە و گوێخستنی زمانە تۆ سیرکە من لە سەرەتادا وتم زمان ناسنامەی نەتەوەیە تۆ کە زمانت نەبوو ئیدی وجودت نییە و بوونت نییە منداڵ ئەگەر زمانی دایکی نەزانێتن ئەگەر زمانی دایکی فێر لەبێت ناتوانێت بە ئاسانی زمانی تر فێر بێت بۆیە زۆر گرنگە ئێمە بایەخ بە زمانی دایک بدەین و منداڵەکانمان هەوڵ بدەن زمانی دایک فێر بن و بە دروستی و بە ڕێکوپێکی کوردی فێر بن ئەمجا لە دوای ئەوەوە دەزەمینە کراوەیە بۆ ئەوی منداڵ دەتوانێت لە یەک کاتا 5 زمان فێر بێ هیچ کە شتێک ڕێگای لەوە نەگرتووە تۆ منداڵی تۆ یەکەم جار کوردێکی جوان بزانێ بەڵام با دوایە فێرە ئینگلیزی بێ فێرە فەڕەنسی بێ فێرە فارسی بێ هیچ شتێک ڕێگای لەوەی نەگرتووە بەڵام ئەوەی زەرورە پێویستە یەکەم جار زمانی دایک پێویستە ئێمە بایەخش تایبەت بە زمانی دایک زمانی ئەمەش هەردەگەڕێتەوە بۆ سەر زمانی دایک و زمانی ستاندارد ینی تۆ ئەگەر زمانی ستانداردێکت نەبێ بتوانێت تێیدا بژی ئەمە دیسان دەمانگەڕێنێتەوە بۆ مەسلەی فەرهەنگی و مەسلەی نەتەوەبوون و مەسلەی دەسەڵات بەڕاستی ئێمە زمانێکی یەکگرتومان نییە کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە 2000 ئێمە کێشە ینی ئەبێتە لەمپەر لە بەردەم دۆزەکەماناکە نەچێتە پێشەوە بەڵێ بەخۆی لە خۆیدا ئەمە یەکێکە لە کۆسپەهرە گەورەکانی بەردەم نەتەوەبوونی ئێمە مەسلەی یەکخستنی زمانە ینی ئێمە ئەگەر زمانێکمان هەبێ لەم سەری کوردستانەوە تا ئەو سەری کوردستانەوە هەر هیچ نەبێ لە ڕێگای نووسینە هەر هەمومان یەکگرتوو بین تێیدا ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە هۆکارێکی زۆر گەورەکەەوە هەمومان بەیەکەوە دەبەستێتەوە ئەویش مەسلەی زمانە بەڵام بەداخەوە ئەوە نییە ئێمە ڕەخنە لە ڕابردووە گرین بەڵام من وەکو لە پێشەکی بەرنامەکە شاوتم بازە 30 ساڵ ئەزمموی دوای حکوم ڕاپەڕینی گەلی کوردستانەکرین کە ئێستا لە یادی 30 ساڵی ڕاپەڕینی جەماوەری کوردستانێ ئەو ڕەخنانەی کە ئیگرین یاخود پێشتر کە باس کراوە هەموو باسی ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین و پەرلەمان و حکوومەتی هەرێم و سیستەمی حکومڕانی کراوە بەڵام بە کەمی ئەبینین بازە خەمی فەرهەنگی کراوە کە تۆ ئێستا وەکو ئەکادیمیستێک قسە لە سەرەوەکەی کە ئەڵەی
خەمی فەرهەنگ یا دروستکردنی نەتەوە لەسەر کاغەز ئێمە تا ئێستا نیمانە. ئەمەی بەڕێزت باست کرد لە پێش ڕاپەڕین و سەدان ساڵ بەر لە ڕاپەڕین و پێشتر لە ناو مێژووی کووردا ئایا بۆ دوای ڕاپەڕیش هەر تەواوە؟ بەڵێ بۆ دوای ڕاپەڕی شەرتەوە و بایەخی پێ نەدراوە. زمانی کوردی فەرامۆش کراوە بەڕاستی. یعنی ئێستا من ئەگەر وەک هاونیشتیمانیەکی کورد لێرە لەم هەرێمە بگەڕێی هەر زۆر بە ئاشکرا بۆ دەردەکەوێتەوە زمانی کوردی زمانێکی فەرامۆش کراوە بەداخەوە دەمە واقعەکە واقعی تاڵە. گرنگ ئەوەیە ئێمە چۆن بتوانین بایەخ بە زمانی کوردی و بە هەیبەت بۆ زمانی کوردی بژێڕینەوە بەڕاستی. ئێستا ئێمە لە سەردەمێکدا دەژین وای لێ هاتووە زمانی کوردی لە زۆر شوێندا فەرامۆش کراوە. ینی لە بڕۆ چێشتخانەکان بڕۆ زۆربەی چێشتخانەکان مینوی چێشتخانەکان هیچی بە کوردی لەسەر نەنووسراوە. خۆی لە 2000دا دەبێت یەکەم جار بە کوردی بنووسێ ئەم دەجوایە بە زمانی تر بنووسێ. ئەمە دەسەڵاتە دەبێ فەرزکە بەسەر شوێنەکان بەسەر ئەوکان کەوا دەبێت هەموو شوێنەکان بە کوردی بنووسێتن بەڕاستی. ئەو کاتێک کە بازە سێکوچکەی بابان نالی و سالم و کوردیەکرێت کە ئەم شێوەزارە بڵین سۆرانی یاخود کرمانجی خوارو کە دایان هێنا ئایا ئەوەش پێ ئەمە ئەتوانین بڵێن ئەوە کاتی خۆی پەیوەندی بە دەسەڵاتی بابانەکانەوە هەبوو و زمانە گەشەی کرد؟ حتمما ئەگە دەسەڵاتی بابانەکان نەبووایە نەدەکراوە بێ. ئەوان لە ژێر سای دەسەڵاتی ئەمارەتی بابانەوە توانیوان ئەوە بکەن. خۆی ڕاستە ئەمانە خۆیان کەسی داهێنەر بوون و ئەو بوون، بەڵام دەسەڵاتی بابان و ئەم زەمینەی کەوا لە دەسەڵاتی بابان بوو ڕێگا خۆشکەرێکی زۆر بوو بۆی بتوانەوەن بە هەرەکانیان بتەقێنەوە. بەڵام دکتۆر یەک قۆناغی زۆر گرنگەیە کە پێوتێک کاتی بەیانی 11 ئازاری ساڵ 1970 تاوەکو 75 کە نسکۆوە بێ کۆمەڵێک دەستکەوت لە ڕووی زمانەوە تەنانە مەسەلەی نووسی خوێندن بە کوردی زمانی کوردی بە بڕوایتە ئەوە بۆ خۆی بناغەیەکی باشتر نەبوو. یعنی وەزعی باشوور بە تایبەتی باشووری کوردستان لەو قۆناغا کە بەعسیش دەسەڵاتدار بوو، بەڵام کۆمەڵێ شتی لە چوارچێوەی یا کۆمەڵە پێدراوی بۆ کورد دەستە بەرکرد لە چوارچێوەی حکومی زاتی کە دوایش پێوەی پابەند نەبوو. هەست ناکەی دەستکەوتێکی فەرهەنگی باشە و قۆناغا بوو تاوەکو دوای ڕاپەڕی؟ بێگومان یەکێک لە دەستکەوتە گەورەکانی بەیانی 11 ئازار ئەو بە خوێندن بوو بە کوردی. خۆی ئەمە لە خۆیدا ئەمە ڕێک دەگەڕێنەوە سەر ئەو شوێنێکەوە باسمان کردەوە زمان چۆن گوتت باس لە زمان دەگری پێ لەسەر زمان دەگری کە زمان هۆشیاری نەتەوەی دروست دەکاتەوە، زمان ناسیۆنالیزم دروست دەکات، زمان کوردبوون دروست دەکات، زمان ناسنامەی ئێمە ئەمە دەگەڕێنەوە سەر بۆ بێگومان بەڵێ یەکێک لە هەنگاوە گرنگەکانی ئەوەی کەوا زمانە. 2000 نەتەوە لە ڕێگای زمانەوە دروست دەبێت. ئێمە لە ڕێگای بڵاوکردنەوەی زمانی کوردی لە ڕێگای بایەخ پێدان بە زمانی کوردی لە ڕێگای ئەوەی ڕێز بۆ زمانی کوردی بگەڕێنەوە دەتوانین 2000 ڕێز بۆ تاچی کوردی و بۆ کوردبوونیش بجێڕین. بە بڕوای تۆ لەمپەرەکانی ڕێگرەکانی بەردەم گەشتە نەکردنی زمانیا خود ئەوەی کە تۆ زمان و فەرهەنگ ئەبەسیتەوە بە دەوڵەتداری و دۆزی کورد و کوردبوونەوە، یعنی ڕێگرەکان چین کامانە؟ ڕێگرەکانمان زۆرە کاکە ئێمە نەتەوەی پارچە پارچین ئێستاش ئێمە لە واقعی زۆر تاڵدا دەژین. ئێستا ڕاستە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئازادین، بەڵام 30 ساڵ خۆی لە خۆیدا تەمەنێکی کەمە بۆ دەسەڵات و بۆ حکومڕانی. من بیان و بۆ دەسەڵات نایەنمەوە کە زۆر کار هەیە دەبووە بکە بەڵام نێکرا، بەڵام خۆی 30 ساڵ لە حکومڕانی 30 ساڵی کەمە. دوایە ئەم ساڵانە پڕیانە لە ساڵانی شەڕی براکوژی و یەکتر کوژی و برسی و پارێ نەبوون و ئێستاش لە ڕەوشێکی ئاوادا ئەمانە بۆ حکومڕانی و بۆ دەسەڵات و بۆ کەڵەکەبوونی ئەزمونێکی گەورەی دەوڵەتی و دەوڵەتداری ینی قۆناغێکی زۆر کەمە بەڕاستی. بەڵام ئاخر ئەگەر دەسەڵاتێک نەتوانێت لە زاخۆ هەتاوەکو هەورامان و کفری زمانی ستانداردی کوردی تەنانە بۆ خوێندن زمانێک دابین بکا بۆچی ئەمە پاساوهێنانەوە نیە بۆ دەسەڵات؟ ئەمن پاسا بۆ نە بۆ دەسەڵات ناینەوە، بەڵام خۆ تەجربەی ئەزمموی دەوڵەتان ینی 2000 ساڵ و 1000 ساڵە و دەوڵەتیان بڕێوە بۆ دەوڵەتیان، بەڵام کوردی نەکبەت و قوربەسەر لە ئەمفال ئەگەڕاوەتەوە. ینی ئێمە ئەگەر ڕاپەڕین نەبووە ئێستا ڕەنگە من و تۆ یەکترمان نەبینی باوە، ئێستا من و تۆ ئەمفال کرابوون. ینی ئێمە وەک ئەوە واینە وەک ئەو کوڕە واینەکەەوە لە ئەمفال لە سەحرایەکانەوە وەک نەتەوە مەبەستم نەتەوەیە وەک ئەوەی هەمومان لە ئەمفال گەڕاینەتەوە. بەڵام ئەمە هیچ بیانی ناداتە ئەوەی بڵێن دەسەڵات کەم تەرخەمنێ، بەڵێ دەسەڵات کەم تەرخەمە، دەسەڵات سیاسەتی فەرهەنگی نیە، نەیتوانیوە زمانێک دروست کاتن با بە هەر زمانی ستاندار دروستکە، بەڵام زمانێکی دەسەڵات دروست بکە، زمانێکی کارجەڕی یەکگرتو دروستکە بۆ هەموو کورد بکە، بۆ هەموو کوردستان ناوەگنێتەوە بۆ هەرێمی کوردستان، بۆ ئەو شوێنەی کەوا حکومڕانی تێدا دەکات لە خانەقینەوە تا ئەو شوێنە دەگاتە زاخۆ بەڵز با زمانێک هەبێت. بەڵام دکتۆر ئەگەر ئێمە باسی ئەزمموی بۆ نمونە حکومی زاتی ماگە ساڵی 70 بۆ 74 و 75 ئەزممونێکی تیاابێ ئەڵێ هەڵپەڕن چەشنی شایی خوێندن بوو بە خۆڕایی وانە خوێندنکە بوو بە خۆڕایی چی پێویستی خوێندنە پەروەردە و فێرکردن، ئەم پەروەردە و فێرکردن بوو بە زمانی کوردی. باشە کە ئەو لەو 4 ساڵە توانی بێتی چۆنە بێت نەقدی دەسەڵاتێکی سیاسی نەکەین لە 30 ساڵە
لە هەموو ڕویەکەوە باز لە پێشکەوتن لە دیموکراسی مافی مرۆڤ پێکەوە ژیان کە نیشە بەشێکی زۆری ڕوبەرێکی بەرتەسکە دابشکردنی کوردستان دابش کراوە لە نێوان دوو هێزی سیاسی سلێمانی و هەولێرە. یعنی ئێمە ئەم دەسەڵاتە یعنی چۆن ئەبێن نەقدی نەکەین نەتوانێ سیاسەتی پەرتووکی خوێندن و قوتابخانەکان و سیستەمی پەروەردەی تەنانە نووسراوە فەرمیەکانیش بەشێکی زۆری لە هەندێک ناوچە بکە بەس زمانێکی ستاندار چۆن ئەبێن نەقدی نەکەین. یعنی ئەمە خۆشتێکی سادە و سەرەتایە هیچ پەیوەندی بە کۆمەڵە کێشە و گیر و گرفتەوە نیە، یعنی لە ناوخوا ئاسانە و چارەسەرەکرێ. چه بوتی نەقدی نەکەین نەقدی دەکەین و تا لە ژیانیش دابین ڕووناکبیران دەبێ هەڵوێستان هەبێ و ڕخنە بگرن چکە 2000 ئەگەر ڕخنە نەمینێ ژیان دەمرێ. ئێمە ڕخنە لە حکومەتی هەرێم دەگرین لە سیاسەتی هەرێم دەگرین. من لە سەرەتادا گوتم سیاسەتێکی فەرهەنگی نییە چۆن نەقد ناکەین نەقد دەگرین. بەڵام من گوتم تەمەنەکە تەمەنێکی ئەزمونێکی کورتە بۆ حکومڕانی، بەڵام ئەو هیچ بیان و ناداتە ئەوەی دەستۆ کەوا تۆ نەتوانی زمانەکەت پاگشتکەیتەوە، نەتوانی بایەخ بە زمانی کوردی بدەیت، نەتوانی ڕێز بۆ زمانی کوردی بدەیت، نەتوانی خزمەتی دیالکتەکان بکەیت، نەتوانی فەرهەنگێکی یەکگرتووت هەبێ بۆ هەموو زمانەکان بتوانێت تێبگەن. هیچ ئەمە بیانووی ئەوەت ناداتێ. ڕاستە قۆناغەکە دەسەڵاتی 30 ساڵەکەمە، بەڵام ئەوە هیچ بیانوەک نییە بۆ ئەوی نەتوانی ئەم کارانە بکەیت. ئەم کارانە دەکرێ بکرێ بەڵام نەکرێ. ئێمە لەم ڕوانگەوە دەتوانین ڕخنە بگرین و حەقی ڕخنەشمان هەیە. بەڕاستی بە بڕای تۆ کاتی ئەوە نەهاتوە ڕووناکبیران و ئەکادیمیەکان هەروەکو چۆن نەقدی دەسەڵاتەکرێ یاخود پیا هەڵدان ئەکرێ بە پێچەوانەوە دەستکەوتی هەبووە ڕاپەرین. هەمیشە باسی حیکایەت و چیرۆکەکانی ڕاپەرین و چۆن ڕویا و چی کرا و چی هێزێک پێشڕەوی کرد و بەشداری کرد و یەکەم فیشێکی تەقان. کاتی ئەوەیە باز لە زمان و لە سیاسەتی فەرهەنگی و باز لەوەش بکرێکە تۆ هێمات بۆ کرد بازە دروستکردنی نەتەوە لەسەر کاغاز بکرێت. ئایا جا با من ئەمەشی بەمەدەم بم دووتەوەرە جواب بەرەوە ئایا کورتوانیوێتی تەنانە لەسەر کاغەزیش لە ماوەی ئەم 30 ساڵان نەتەوە دەوڵەت دروست بکات؟ ئەگەر واقعی بم لەگەڵت بدا نەخێر کورد زۆر لەوە دوور کەوتوتم. ئێمە زۆر لەوە دوور کەوتوینەوە ببینێنێتەوە. بەڕاستی ئێستا ئێمە لە ڕۆژێکی زۆر تایبەتدا دەژین. بەڕاستی ئێمە کارمان بۆ دروستکردنی نەتەوە نەکردووە و ئێمە کارمان بۆ پارچەکردنی نەتەوە کردووە. ئەمەی پێی دەگوترێ بنیادنانی نەتەوە ئەوەی دەرێن بڵدینگ ناسیۆن بە ئینگلیزی. ئێمە بەڕاستی ئێمە کارمان ڕێک پێچوانەکەی کارمان کردو. ئێمە بە ڕوخاندنی نەتەوە کارمان کردو. بەڕاست پێدوانی ئەوەی هەروەکو لە ناو مێژووی ئێمە هەمیشە حزوری هەبووە دوولەت بووین. کورد پارچە بۆکو باست کرد یاخود باشووری کوردستان دوو بەش بووە بەسەر دوو عقلەتی جیاواز دوو دنیابینی جیاواز دوو ئایدۆلۆژیای جیاواز. ئەمانە بۆ خۆیان لە ڕووی فکریەوە تەئسیرێکی نێگەتیڤیان بەجێ نەهێشتووە لەسەر ئەوەی کە ئەم نەتەوەی ئێمە نەتوانێت بچێتە پێشە و گزارش لە کوردبوونی خۆی کا. بەڕاستی جارێت لە دوای ئەم 30 ساڵی ڕاپەڕین بە تایبەتی خۆ گوێ بگرە ئەم دابەشکاری دابەشکاری من دووبارە دەگەڕێمەوە سەر ئەوەی بەڕاستی یەکێک لە ئەرکەکانی ناسیۆنالیزم دەزانی دروستبوونی نەتەوەیە. یعنی ئەمە دوجار ناسیۆنالیزمە نەتەوە دروست دەکات نەک نەتەوە ناسیۆنالیزم دروستکاتن. یعنی ئێمە ئەگەر خاوەنی هێزێکی ناسیۆنالیزمی بوونایە مەسەرەن لە ساڵن لە بیدایەتی سەدەی 20ەوە خاوەنی هێزێکی یەکگرتووی ناسیۆنالیزمی کوردی بوونایەکەوا دەستی بەسەر هەموو پارچەکانی کوردستان بە 2000 ئێمە ئەمڕۆ بەرهەمەکەی دەمانتوانی نەتەوەیەکە بووە بە ناوی نەتەوەی کورد. بەڵام بەداخەوە ئێمە ناسیۆنالیزمێکی بێنێتەوەین تا ئێستا نەتەوەی کورد لەدایک نەبوو. ئەمە قەنەعەتی منە. ئەو واقعی ئێستا پارچەی ئێمە تێداینە. بەڕاستی ئێستا ئێمە ماومانە ببینێنەوە. ئێمەوە ئێستا تازە لە دەرگای مێژوو دەدەین. بەڵام ئایا دەرگامان لێ دەکەنەوە یان نە؟ ئێمە ئێستا دەتوانم پێ بڵێم ئێمە ینی ئەمە قسەیەکی ڕەنگە زۆر گەورەشی بەڵام ئێستامە تا ئێستا نەچوونێتە ناو مێژوو. بەڕاستی بەڵام ئەوەی کە باسەکرێ وەکو ئەڕۆبەوە سەری ئێمە لە ڕووداوە کورد ڕوودا و کارەساتی بەسەرات و ڕووداویشی دروست کردووە. دای هەمیشە باسەکرێ کورد لە جەنگاوەرێکی باشە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە. بە بڕوای تۆ بەشێک لە زمانی دیبلۆماسیەت و نەتوانینی دۆزینەوەی زمانی هاوبەش و گفتوگۆ لە نێوان نەتەوە و گەلەکانی ترا هەم هێزە دەسەڵاتدارە نێو دەوڵەتەکان هەم ناوچەیەکانوانی نیشتیمان و خاکی کورد یعنی دراوسێنیا خۆ بڵین داگیریان کردووە. بۆ خۆی نەبوونی زمانی دیبلۆماسیەتیش بەشێکی تر نییە لە بیمارکردنی هۆشی نەتەوەی و نەبوونی پڕۆژەی کوردبوون. حتمما جەنگاوەربوون ینی کە جەنگاوەری ئازا و جەنگاوەربوون بەشێکە لە خێڵ. بەڕاستی ئەمە دەگەڕێمەوە سەر بۆەوەی مە تا ئێستا نەتەوەی کورد دروست نەبووە. ئێمە لە قۆناغی مەسەن ڕەنگە بە زۆرێک لە زۆرەکان لە قۆناغی دووبارە بە خێڵکردنەوە دابین. بەڕاستی یعنی تۆ چی مانای چیە جەنگاوەرێکی ئازای؟ جەنگاوەری ئازاد چیە؟ ئەوەی مەسەن ئەمریکا بە کورد دەڵێ جەنگاوەرێکی ئازای ئەمە مانای ئەوەیە تۆ
نەبووی بنێتەوە هێشتا تۆ ناتوانانی لە هاوشێشە سیاسیەکانە بەشداری بکەیت بەڵام لە شەڕەکانە لەو ئەوانەیەکەوە پێت دەست پێدرێت تۆ دەتوانانی شەڕکەرێکی باشبی دەتوانانی شەڕمان بۆ بکەیت دەتوانانی خۆت بە کوشتندەی هەروەکفالێن بە ئێمەشیان کرد بەڕاستی داعشیان بە ئێمە لە ناوبرد بەڵام 2000 قەت وەک ئەوە سیرت ناکەن کە تۆ وەک ستاتویەکت هەبێ وەکو نەتەوەیەک یان وەکو دەسەڵاتیش تایبەت سیرت بن وەک جەنگاوەری ئازا سیرت بەڵام ئەی خۆ تو باسە خێڵەکەی بۆ ئێمە خۆی خاوەنی دامەزراوەی مۆدێرنین لە پەرلەمان لە حکوومەت قسە لەسەر دیموکراسیەکەین پێکەوە ژیان ئەمانێ وێنەیەکی شارستانی پیشانی ڕای گشتی جیهان بین بە بڕوای تۆ یعنی ئەمە تەنها توێکڵێکە یاخود ڕووپۆش و بۆیاخێکە لە جەوهرا بۆ خۆی هەر بە جەوهر و عقلێتی خێڵگەرایی ئێمە ئەژید ناخۆی سیر کە خۆی دیموکراسیت لە ئەوروپاش چێشەی هەیە ینی دیموکراسیت ینی ئەم کراسە بەهێزە نییەکەوە ئینسان تۆ لە بەری کاتن و تەواو یەکجارتەوە دیموکراسیت لە شوێنی خۆی کە لەدایک بۆ چێشەی هەیە جای لە کۆمەلگایەکی وەکو ئێمە توانای نییە پاشەکشە بە عقلی خێڵکە تۆ بربەستەکان زۆرن تۆ سیرکە لەم کۆمەلگانەی کەوا دواکەوتون لەم کۆمەلگانێکەوە ئابوووریان لاوازە لەم کۆمەلگانێکەوە هۆشارینەتەوەیان لاوازە 2000 دیموکراسی تەنیا دەبێتە مۆدل و شکلێکی فۆرم و زیاتریشتر وەرناگرێت ناتوانێت ئەم کاریگەریەی هەبی لەسەر گۆڕانکاریەکانە ینی لە کۆمەلگە دواکەوتوەکانە ئێمە ناتوانین سیستەمێکی پەرلەمانی پیادە بکەین کەوا بتوانێتن بە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات دکتۆر ئێمە پێشتر نەقدی ئەوە کرا کە لە دوای 30 ساڵی ڕاپەڕین دەسەڵاتی سیاسی کورتی سیاسەتی فەرهەنگی نەبووە عقلی خێڵی تەجاوز ناکردەوە بەشێک لە کاری کرۆ لەسەر دابشکردنی کوردستان و نەهێشتنیان ڕێگر بۆ لە بەردەم زمانێکی ستانداردی کوردی و لە بیرچوونی زمانی دایک ئەمانە کۆمەڵە نەقدن و هەمیشەوە بەردەوامی ڕوبەڕووی دەسەڵاتی سیاسیەکەنەوە ئەی بە بڕوای تو ئێمە ئەگەر لە ڕۆ معریفیەکەەوە بڵین لە ڕۆ فکریەکەەوە بڵێن چوزانم لەو ڕۆی کە پێوتی ئەپستمۆلۆژیا معریفەی زمان و فەرهەنگ ئەکادیمی ڕووناکبیرەکان چیان کردووە لەوە ڕۆ ئایا ئێوە چیتان کردو خۆتان وەکو ئەکادیمیەک تاوەکو بتوانن کار لەسەر ئەوە بکەن لانیکەم لە ڕووی سیاسیوە نەتەوەی لەسەر کاغەز دروست نەکرێ ڕۆشنبیرەکان بە خامەکانیان لەسەر کاغەز لەناو چوارچێوی پەرتوک و کتێبخانەکان ئەمەیان دروست کرد جێبگرا 2000 ئەمە ئەم پرسیارە دەماگەڕێنێتەوە سەرەوەی دووبارە بۆ نەتەوەبوون و دروستبوونی نەتەوە یعنی تۆ ناکرێت لە ڕووی دەسەڵاتەوە دەسەڵاتێکت هەبێ ئەم دەسەڵاتەکە دەسەڵاتی فەرهەنگی سیاسەتی فەرهەنگی پیادەنەکە بەڵام لە کاتێکدا کە ڕووناکبیرەکانت بتوانن ئەوە بکەن ئەمە 2000 یەکلایەنە ناکرێتن بەڵام شتێک هەیە ڕەنگە ڕخنەیەکی زۆرش لە ڕووناکبیران هەبێت ئەوە بەڵام ڕووناکبیران من ئەوەیان بۆ ناکەم بەڵام بە کاری زۆر کراوە بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە لە ڕووی لە بواری نووسیلەوەی مێژووە لە بواری لێکۆڵینەوە لە شارستانی لە بواری وەرجێڕانە لە بواری زماندا کار کراوە یعنی با ئینسان بێویژدان نەبێ بەڵام کارەکان چەندە ئەوەیان تایە چەندە سیستماتیکن چەندە ئەوەیان ئەمە شتێشترە بەڵام ئەم کارانە ئیسtismار نەکراوە ئەم کارانە نەگی استثمار نەکراوە بەڵام ئەم کارانە پێویستی بە پشتگیریە ئەم کارانە پێویستی بە دەسەڵاتە دەسەڵات دەبێت پشتگیری بکات ئەوە دەسەڵاتە لە پشتەوەی زمانە دووبارە فۆرمێکی دیکە بە زمان دەداتن بۆ ئەوی بتوانێت وێنای نەتەوە و نەتەوە نمایش بکات بەڵام دکتۆر خۆ دەسەڵات زۆر باسی کورتبوونەکە وێنەی ئاڵا زۆر بەرزەکاتەوە زۆر باسی داکۆچی لە مافی کورتبوونەکە ئەوە تا بینیمان ئێمە لە ساڵانی پێشوە تەنانە بێکێک لە پرسە گرنگەکان کە پرسی ڕیفراندۆم بوو لە کوردستانە بەڕێوەچووە گوتارێکی نەتەوەی ڕوبەڕووی مرکزیا بڵێن پایتەختیان وڵاتەکانی تری دراوسێ بەرزەکاتەوە ئەمانە بۆ خۆیان پێ دوایە عنی ئەمانە نابنە پاساوی ئەوە کە ئەم دەسەڵاتەش بۆ خۆی پشتگیری لە باس و بابەتیشی وا گرنگەکە کە لە دوای ڕاپەڕینەوە قسە لەسەر کورد بوون بگرێت بگرە من وەڵامەکەت بە یەکشت دەدەمەوە ڕەنگە وەڵامەکەت ڕاستە خۆ نەدەمەوە بەڵام من تۆ دەبەمە ناو هەموو قوتابخانەکانی کوردستان چەندە خوێندگا هەیە لە کوردستان بەس تەمەشای کە بزانێت چەندەیان کتێبخانەی تایە بزانێت چەندەیان مامۆستاکان کتێب دەخوێنەوە چەندە قوتابیەکان کتێب دەخوێنەوە خەریکی کتێب خوێندنەوە یان لە چ مەکتەبێک بزانە کتێب هەیە و کتێب دەخوێنرێتەوە قوتابەکان بەخوێنرێتەوە من وەڵامەکە تەنیا بۆەوە دەدەم بەس دەدوم سەرێک بە کتێبخانەکاندا بزانە لە چ ڕەوشێکی کارە ساتباردایە بزانە ڕێژەی خوێندنەوە لە ناو خەڵکی کووردا چۆنە بزانە کتێبێک 500 دانە چاپ دەکرێتن بزانە چەندی دەفرۆشێ و چۆن دەفرۆشێ من تەنیا بە دوایدا چوون بۆ ئەوانە بکە ئەو کاتە وەڵامەکەت بەگیر دەکەوێت یعنی پێ دوایە ئەوە شەبێت سیاسەتێکە دەسەڵات بیچێنێ خەڵک فێری بە کەلتورکردنی خوێنەوە چۆن ئەمە چییە دوجار
زمان دروست دەکاتن و هانی ئەوە دەدا ئەمە هەموو لە ڕێگای دەسەڵاتە هەموو دەسەڵاتەکان وایە تۆ دەسەڵاتێکی دیموکرات و دەسەڵاتێکی ڕووناکبیر نەتەوەیەکی ڕووناکبیر و ئەوەی لێ پەیدا دەبێت خۆ بڕۆ هەموو ئەوروپا بگەڕێ لە هەموو گەڕەشێکا کتێبخانە هەیە لە هەموو خوێندگاکانە کتێبخانە هەیە بەست و سەیری قوتێبخانەکانی خۆت کردووە خوێندگاکان بە هەندێکجار خەریکە بە سەری قوتابیەکاندا دەڕوخێ مامۆستات هەیە یەک کتێب ناخوێنێتەوە لە ساڵێکدا ئەمە چۆن دەتوانین چۆن نەوەیەک دەتوانین پەروەردە بکەیت چۆن دەتوانین دوزار بتوانین ڕۆحینەتەوە بوون بەرجەستە بکەیت ئەمە پرسیارەکەی لێر ئەوەی مەسەلەی ئێمە دەگەڕێنەوە سەر سیاسەتی فەرهەنگی و مەسلەی زمان و دروستبوونە دوای ڕاپەڕینەوەکە ئێمە پێ لەسەر ئەوانەدا دەگرین بەڕاستی ئەجینا بەرزکردنەوەی ئاڵا و دروشمی ئەوەی تۆ ڕاستە ئاڵا بەرزکەوە بە سەسەری قوتابیەکەوە بەڵام مەگەر لە ناو ناخی ئەم قوتابیەدا ئاڵایەکە نەچاند بێتن هیچ قیمەتێکی نییە بەڕاستی ڕاستە پرسیارێکە دکتۆر یعنی ئێستا چی بکرێ بۆ بە بڕوای تۆ لە دوای ڕاپەڕین کە لە ڕووی فکری و لە ڕووی معریفەوە تۆی سە باسی معریفەت کرد باسیەوە کرد کە خوێندنەوە نەبووە بە معریفە نەبووە بە کەلتور نەچێنراوە لە ناخی قوتابیە ئەو ئاڵایی کە باسی ئەەکەین ئەو ئاڵایە هەڵ نەدراوە تەنها شتێکات لەوانەیە ئەگەر خوێندنەوەیکی بۆ بکەی لەوانەیە جاری وایە یا پەرچەکردارە یا ڕووکەشە ئەمە نەکراوە تایسا ئەو میکانیزمانە کامانە کە پێویستە دەسەڵاتی سیاسی بگرێتە بەر بۆ ئەوەی پرۆژەی کوردبوون بەرەو پێشەوە بێت کە لە 30 ساڵی دوای ڕاپەڕینا بە هەمان میتۆد و ڕابردووە هەمان تایپ و مۆدل ڕۆشتەوتە پێشەوە جێبگرە ئێمە کە ئەگەر بمانەوێت نەتەوەی کورد دروست بکەین دەبێت مۆدلێک دروست بکەین مۆدلێکی ئەوەی پێدەگوتێت ناسیۆنالیزمی سیڤیل ناسیۆنالیزمی مەدەنی یعنی ئەم ناسیۆنالیزمە مەدەنیە بەشداریکردنی خەڵکە لە ژیانی سیاسی بەشداریکردنی خەڵکە لە بەرپرسیارەت بەشداریکردنی خەڵکە لە هەموو پرۆسیسانەی لە هەموو ڕووداوە چارە نووسازانەی کەوا لە کوردستان دروست دەکەن ئێمە دەبێت تاچێک دروست بکەین ئەم تاکە تاکێکی ژینگە پارێز بێ تاکێکی زمان پارێز بێ تاکێک بێ نیشتیمان پارێز بێتن و تاکێک بێ خۆشەویستی نیشتیمان لە ناو دڵیا بسێنین ئەمانە هەموو لە ڕێگای پەروەردەیەکی دروست دەکرێت ئەمە هەموو لە ڕێگای خوێندنەوە دەکرێت ئێمە دەبێت لە دایەنگەکانەوە دەست پێ بکەین بەڕاستی ئێمە دەبێت کار بۆ ئەو بکەین لە 50 ساڵی ڕابردوودا ئیسtismار لەسەرەوە بکەین لە 50 ساڵی دابردوودا نەوەیەک دروست بکەین کەوا بیپسپێرین بە نەوەیەکی نوێ کوردستانێکی نوێ و نەوەیەکی نوێ دروست بکەین بەڕاستی بە بڕوای تۆ هیچ بەرژەوەندیەک لە ڕێگری لە خەمڵینی ئەم هۆشە معریفێدا ینی چێ بەرژەوەندی هەیە نەهێڵێ ئەمە بخەمڵێ فراژوو بێ گەشە بکات ئەوە چیە ڕێەگرێت ڕاستە سیاسەتی دەسەڵات بەو شوێنە بەڵام ئایا بەرژەوەندیەکەی دەسەڵات لە چیدایە کە نایەوێ ئەم سیاسەتە فەرهەنگیە بەرەو پێشەوە بچێت وڵی دیێمە ئەمە ماهێتی دەسەڵاتە هەر دەسەڵاتی ئەوی خۆی دیاری دەکاتن دەسەڵاتێک کە بیوێ کۆمەلگاکەی بێتە کۆمەلگایەکی مۆدرن و دیموکرات و خەڵکەکەی بەشداری بکەن ئەمە دەسەڵاتێکی کراوە و دەسەڵاتێکی دیموکراتە دەسەڵاتێکی کە ڕێگری بۆ ئەمانە دروست بکە ئیدی ئەمە ئیدی پێویست ناکە پێناسی نام ئەم ئەزانی قسەکەی من لە چیە دکتۆریانی قسەکەی من لەوەیە بۆ ئەمە ناکرێ ئەی ڕێگریەکە بۆ ئەکرێت وڵای دیەوە پرسیاری من نییە وەڵامەکەی لای من نییە بەڕاستی وەڵامەکەی لای دەسەڵاتە دەسەڵات دەبێ ئەم هەنگاوانە هەڵێنێ بەڕاستی تۆگەرە پرسیار لە من پێ وەڵامەکەی لای من نییە بەڕاستی ئەوەی لای منە تەنیا باسی ئەوە بکەم ئەو هۆکارانە و کەەوە ئەو بربەستانەی کەوا هەیە ئیدی دوزار ئەمە دەسەڵاتە دەبێ ئەمانە جێبەجێ بکاتن و بتوانێت سیاستێک دروست بکاتن بۆ ئەوەی کار بکەین هەریز نەبی بۆ 50 ساڵی داهاتوو من باسی 50 ساڵی داهاتوو دەکەم بۆ ئەوەی نیشتیمانێک دروست بکەین بۆکەوا ئینسانەکانی کوردستان لە ناو دڵیاندا بێ نەک ئەوان لە ناو کوردستاندا بژین کوردستان لە ناو دڵی ئەواندا بێ نەک ئەوان وەگەوەی لە کوردستان بژین و بەڵام کوردستان لە ناو دڵیاندا نەبێ بەڕاستی وەگەوەی ئێستا ئێمە واقعیەک دروست بووە بەشی زۆری خەڵکی ئێمە ڕاستە لە کوردستان دەژین بەڵام کوردستان لە ناو دڵیاندا نییە بەڵام من ئێمە دەمانێت هەڵشەکە پێچوانە بکەینەوە ئێمە دەمانەوەی کار بکەین بۆ ئەو منداڵانەی کەوا هەم لە کوردستان بژین و هەم کوردستانیش لە ناو دڵیاندا بێت بەڵام ئێمە ئەگەر ئێستا قسە لەسەرەوە بکەین بڵێن کوردبوون لە قۆناغێکایە پاسیڤ بووە یاخود نەچۆتە پێشەوە یان یا لە ناو ڕابردووە ئاژی هەمیشە لە ناو ڕابردووە ئاژی نەیارەکانی کوردیش ئایا هەمان تێڕوانینیانە ئەگەر ئێمە بتوانین نەتەوەی لەسەر کاغەز دروستکەین یاخود کوردبوون بە سیاسەتێکی بەهێزی فەرهەنگی بسەلمێنین ئایا بە بڕوای تۆ ئەبێتە دیفاکتۆیەک یا ئەمری واقعەکە ئەوانیش دانمان پیا بنین بگرە ئەگەر تۆ لە واتە نەقسی ئەوانمان خوێندوتەوە کە ئێمە نەبوونی سیاسەتی فەرەنگیە ئەوان کوردبوون لای ئەوان هێشتا نەبووە قەزەیە ناجێ بگرە خۆ تۆ ئەگەر لە ناو ماڵی خۆت و لە ناو ئیرادت هەبێ ماڵەکەی خۆت بە پاک و خاوێنی ڕابگریتن و باخسەیەکی سەوز و جوانت هەبێ
هیچ دراوسەیەک ناتوانێت دەست پێوەرە بەڵام دەبێت تۆ ئەو میرادەیەت هەبێتن بتوانانی ناوماڵی خۆت بە پاچی ڕابگری بتوانانی ژینگەیەکی تەندروست بۆ منداڵەکانی خۆت دابین بکەیت و سەوزایی لە ناو ماڵی خۆتدا بە هیچ دراوسەیەک پێم وانە بتوانێت ڕێگات لێ بکرێت بەڵام کە تو بخۆت ئەوەت نەوێتن دراوسەکان ڕەنگە بەڵام خۆ دوجار پێویست بەوە هەیە کە ئەوانیش دانپیانانی ئەوانت پێویستە تۆ بتوێبی بە دەوڵەت ئاڵات هەبێ لە نەتەوە یەکگرتوەکان تابلۆت هەبێ دەوڵەتی کوردی هەبێ ئەمانە بۆ خۆی دانپیانانی ئەوانت پێویستە خۆ تۆ لە ناوی خۆت تۆ پێویست بە دانپێنانی ئەوانە یەکەم جار دەبێت خۆت شت بی خۆت ئەوەت لە باردابێ کە خۆت بسەلمێنیکەوە خۆت خاوەنی ئەوەی ئەوان ئۆتۆماتیکن هیچ کێشەیەکیان نییە لەبەر ئەوەی دانت پێدا بنێن دەبێت یەکەم جار خۆت بی خۆت هیچ کەمتر نەبی لەوان بتانی کار بەوە بکەیتەوە پێت لەسەر زەویدا بنێ بڵێ ئەم خاکە خاچی ئێمەیە ئەم کاتە ئەوان هیچ گرفتێکیان نابێ بەڕاستی بەڵام کە تۆ بوودەڵەبی و کە تۆ لاوازبی هیچ دەسەڵاتێکت نەبێتن تەبان ئەوانش یاریت پێ دەکەن تۆ وەکو کەساتێکی ئەکادمی وڵاتانی خۆراوە ئەوروپاشی بینیەوە بە بڕوای تو یعنی ئەمە بۆ خۆی لە فەرهەنگی نەتەوە یەکگرتوەکانیش هەیە سبەینێ ئەگەر ئێمە خاوەنی فەرهەنگێک و ڕۆشنبیریکی دەوڵەمەندی بەهێز بین و نەتەوەمان لەسەر کاغەز دروست کردبێ و مەعریفە و پاشخانی فکریکی بەهێزمان لەسەر بوونی خۆمان و وجودی خۆمان هەبێ ئەوانیش بۆ خۆیان بڵێن فەرم و کورد وەرنە پێشەوە ئێوە 40 ملیۆنن با دەوڵەتان بۆ دروستکەین ناخۆی گوێ بگرە ئەگەر تۆ بۆ خۆت کار بۆ ئەوی خۆت بکەیت هیچ نەتەوەکان دژی نەتەوە یەکتر نین بەڕاستی مەگەر ئیلا ئەم نەتەوانەیەکەوە لەگەڵ ئێمە دەژین و ئێمە لەسەر خاچی ئێمە ئەمان دژایەتی ئێمە بکەن بەڵام ئەگەر بڕۆ ناکەم هیچ نەتەوەیەکی ڕقی لە نەتەوەی تر بێتن ئەگەر تۆ خۆت وەک نەتەوە توانیت وەک نەتەوە بتانی ئیرادەی خۆت بسەربێنی بتانی خۆت بسەربێنی پێم وانی هیچ هێزێک بتانی یەک بگرێ و دوزار یەک شتێ ئەس دەکەم لێرە ڕەنگە ئاخر قسەم ئەوە بێتێن نەتەوە دەبێ شتی مەحاڵ دروست بکە بەڕاستی بەڵام بەداخەوە ئێمە نەماتوانین شتی مەحاڵ دروست بکە ئێمە تەنیا شتی ئاسانمان دەوێت ئەمانە ئێمە نەتەوە دەبێت شەڕ بکە بۆ ئازادی نەتەوە دەبێت خوێن بڕێژێ بۆ ئازادی نەتەوە دەبێت قوربانی بدانێتەوە نەتەوە دروست بوون ئەوە بەو شێوە ئاسانیە نییە تۆگەوەی تۆ بڵێ ماڵێک دروستکە یانە نەتەوە بوون پرۆسیسێکی گەورەیە نەتەوە بوون ڕووناکبیری دەوێت دروست بکانەتەوە بوون چەند جیلێکی دەوێت بتوانێت ئیشی بۆ بکار ڕووناکبیری گەورەی دەوێت فەرهەنگی دەوێت قوربانی دەوێتن و زمینەی دەوێتن و کاتیشی دەوێت ڕاستە خۆ ئێمە هێزەکانی ناوچەکەمە هەموو زمانی هێز بەکاریان لەگەڵ کورداوە لە هەموو پارچەکان ئەگەر تێبینی بکەیت زمانی هێز و سەرکوتکاری بەکاریان خۆ ئەگەر فەرهەنگ پێوەربووە لە ساڵی 1950 تا کاتی عەباسیەکان لە بەغابوون مەغۆلەکان هێرشیان هێناڵێ ڕووباری دیجلە شین بوو بە مرەکەبی ئەو کتێبانەی فڕایان واتە خاوەنی توراس و حەزارەتێکی گەورەی نووسین و فەرهەنگی بوو بەڵام دوجار خەلیفەشیان کوشت و کۆتیان بەدەسەڵاتەکەینەوە بەغداشیان داگیر کرد ئایا ئەگەر تۆ ئەمەت بۆ خۆی خاوەنی ئەم فەرهەنگەژوی بەڵام زمانی هێز لە بەرامبەرا هەبێ ئەم فەرهەنگە هیچ بم گەشە و نەشونمایی ئەبێتە پاساوە بۆی کوردبوونی ئێمە بسەلمێنێت تۆ کە فەرهەنگت بوو سەروەریت دەبێت کە سەروەریت بوو خاکت دەبێت کە خاکت بۆ سنوورت دەبێت بەڵام ئەمە هیچمان نییە نە سەروەریمان هەیە نە خاکمان هەیە نە سنوورمان دیاری کراوە هیچیان دیاری نەکراوە کە تۆ فەرهەنگت بوو ناسیۆنالیزمت دەبێت کە ناسیۆنالیزمت بوو نەتەوەت بۆ دروست دەکات کە نەتەوەت بوو ئیدی سەروەریت بۆ دروست دەبێت کە سەروەریت بوو دەیتە ڕێزی گەلان و هیچیشت لە گەلان نییە و ژیانیش بریتە لە زۆرانبازی تۆ دەتوانێت زۆرانبازی لەگەڵ دراوسەکانت بکەیت تۆ دەتوانیت پێیان بڵێ منیش هەموو وەکو ئێوە و منیش پێم دەچەقێنم ئەمە سنووری ئێمە بەڵام ئێمە نەمانتوانیم ئەوە بکەین بەڕاست بەڵێ سپاس دکتۆر منی چم نەماوەگەر لەسەر کۆی تەوەری بەرنامەکە بەڕێزی ئیزافەیەکت هەبێ یاخود پرسیارێکم نەکرد بێت زۆر سپاس من دەبێت لەم دەرفەتەکە یادی ڕاپەڕینە ئەو بڵێم ئێمە لە مێژوودا غەدری زۆرمان لێ کراوە ئێمە پارچە بووین نەمانتوانیەوە بە قۆناغەکانی نەتەوەت بوون دابڕۆین ئەمانە هیچ کێشەیەک و هیچ گرفتێک نییە بەڵام گرفت گەورە لەوەدایە ئێمە دەبێت ئەوەندە ڕاستگۆ بین بڵێن بۆ قۆناغانە دەتێپەڕین بەڵام ئێمە پلان دادەنین بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانین نەتەوەیەکی کورد دروست بکەین کەوا بتوانین نەتەوەیەک بێ بتوانێت وەکو گەلانی ئازاد بتوانێت بەشداری بکە لە شارستانیەتدا بەشداری بکە لە کاروانی شارستانیەتدا و نەتەوەیەکی هۆشیار و نەتەوەیەکی یونیڤەرسێڵ ینی گردردونی دادەمەزرین کەوا هەم ژینگە بپارێزێ هەم زمانی خۆی بپارێزە هەم خێر و بەرەکەتی بۆ دراوسێ و بۆ کۆمەلگای مرۆڤایەتی هەبێ هەم لە ناوە خۆشتا بتوانێت خزمەت بە خۆی بکاتن و تاکەکانی خۆی بپارێزێتن و وەکو یەک نەتەوە بتوانێت سەیری یەکتر بکەین بە سیاسەتێکی فەرهەنگی بەهێزەوە بێگومان سپاس دکتۆر کاتمان گرتی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی مەودای ئەمجارە کە قسەکردن بوو لەسەر مەودای کوردبوون لە بیرەوەری 30 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی کوردستانە تاکردنەوەی مەودایەکی تر و باس و بابەتێکی تر
بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.